ئێمە وەکو هاوڵاتێکی خەڵکی هەولێر خەڵکی ئەو شارێنکەوە بەشداریمان کرد لە شەریکەیەک بە ناوی شەریکە سەلوانە داینەمۆن کەوا بەرپرسی ئەو شەریکە عەبدولقادری برایەتی بوو خاوەن کەسایەتێکە لە شاری هەولێر من وەکو خۆم 30 ساڵە ئیش و کاری لەگەر دەکەم معاملەی لەگەر دەکەم بەو دوای هات گوتەوە شەریکەیەکی زۆر زەخم و زەبەلا هەیە کەواوە بکەین لە کوردستان بەشێک لەو شەریکەی لۆ خۆمان هەڵقۆژینەوە کەوا قازانج و ئیشەکە لۆمەبی وەکو وڵاتانی پێشکەوتوو با ئێمەش بە پێشکەوین ئیدەوە بوو باوەڕمان پێی نەبوو دوایە هەرستان نووسنگەی کردەوە سیقەمان زیاتر پێکردو وەکو خۆم هیچ گومانم تێدا نەبوو لە ئیشکار بەڵام ئیدی هەردستان بەو خەڵکەکی زۆر کەوا ناوێن نووسی بە پشک بەشدارن لەو شەریکەیە ئیدی لە ناکاو نووسنگەکە داخرا کە نووسنگەکە داخرا ئێمەش پەیوەندیمان پێوەکە دیتمان لە بەریتانیا گوتی نەخۆشم خوای گەورە شیفام بدا دێمەوە ئەوە حەڤ ماگە هەر ئەو قسانە دەکاتن ئەمەش گوتمان نەتیجەمان دەوێت گوتی ئینتیزاری ئیدارەی مخاتەڕەی شەریکە دەکەین ئیدارەی مخاتەڕەمان هەیە چەند قازانجە چەند زەلەرە نزبەیەک پارەتان لە بۆ دەینمەوە و خەمی مەخۆن هەتا ئەوڕۆکە هەروایینە بەڵام گومانمان کە تەسەری لەسەرەوەی کەوا شەریکەکەی قەپات کردیە. ئەو پرۆژانە چی بکە بەتەما بۆ ئەنجامی بدەن؟ ئەو پرۆژانە یەک لەوانە مەسەلەن مووسڵی ئەعمادەکە زایدن ئەو ترخ و جوسر لێرەکانە جسری دروست دەکا و جادە و بان ڕێک دەخا ئەو شتانە دروست دەکا بە سەردەمی سیستەمیانە ئەوە لە کوردستان چەند کەسن لە هەولێر کەوا پارتاندا بوو؟ سەروی 1000 کەسە.